کاتێکە پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە لە سجن ڕزگاری کرد. خوای گەورە میهرەبان بایەکی بەهێزی نەنارد دەرگای سجنەکە بشکێنێ و هەمویان بێنە دەرەوە. خوای گەورە میهرەبان فەرمانی نەکرد بە دیوارەکان هەموویشتان شەق بەرن و با سجنەکان و یوسف بێنە دەرەوە سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە شتەی نەکرد، نەفەرمانی بەبا کرد دەرگاکان بشکێنێ و دەرگای سجنەکان، نەفەرمانی بە دیوارەکانیش کرد کون بن و شەق بن و هەمویان بڕوخێن و ئەوان بە سەلامەتی بێنە دەرەوە کە پێغەمبەر یوسف یەکێ سەلامی خوای لەسەر بێ. بەڵکو خوای گەورە خەوێکی نارد بۆ خەیاڵ و بیری پاشای میسر. خەوێکی بۆ نارد، خەوێکی بۆ نارد، هیچ کەسێک نەیتوانی ئەو خەوە لێک بداتەوە. هەتا یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و لە قورئانە باس کراوە خەوەکەی لێکدایەوە. بۆیە ئەمە بە خەیاڵیدا نەدەهات یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە خوای گەورە خەوێک بە پاشا پیشان بدات و تەنها ئەویش بتوانی لێکی بداتەوە. ئەمە بە دڵیدا نەهات سەلامی خوای لەسەر بێ، و ئەوە بە دڵیدا نەهات کە دوای ئەم خەوە دەبێتە وەزیری دارایی، دەبێتە وەزیری مالیە لە وڵاتی میسردا. بەوە خوای گەورە بەرزی کردەوە کەواتە تۆ نازانی خوای گەورە چی بۆ تۆ داناوە. لە سجن نابوو بەڵام ڕۆژێک بووە وەزیری دارایی. هیچ کاتێک بێ هیوا مەبە. خوا لە دنیاش ئەگەر تووشی ناخۆشی و ناڕەحەتیت بکات لە قیامەت بەرزت دەکاتەوە. بەس بەو مەرجەی تۆ بەندەیەکی چاک و ڕاستگۆبی لەگەڵ خوای گەورەدا. بۆی ئەوەی کە بە دڵی تۆدا نایە مەرج نییە دەستت نەکەوێ. زۆر شتێ بە دڵمانە نەهاتۆ خوا پێمانی بەخشیوە، زۆر شتیشەیە حەزمان لێ بۆ خوا پێمانی نەبەخشیوە چونکە خێری تیان نەبوو بۆ ئێمە. خوا دەزانێت چی بۆ تۆ باشە و چی بۆ تۆ خراپە، بە هەموو بەشێکی خوا ڕازی بە. بۆیە هەموو کاتێک متمانەت بەخوا هەبێ لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە.